باش بینێرانی بەرنامەی ڕوانگەی پەروەردەیی. ئەمڕۆ باس لە دیدگای وەزارەتی پەروەردە و قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت دەکەین. بۆ مەبەستەش مامۆستا سۆران محەممەد حوسێن بەڕێوەبەری خوێندنی ئاسایی لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر میوانی بەرنمەکەمان دەبێ و مامۆستا زۆر بەخێربێ. مامۆستا پێش ئەوەی داتا و کار و چالاکیەکانی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر لە سنووری هەولێر بخەینە ڕوو، حەز دەکەمەوە پرسیارت لێ بکەم کە بڵێم بۆچی گرنگە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت تێکەڵ بە قوتابیانی ئاسایی بکرێنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان، زۆر سپاس کە توانیتان میێوەنداریمە ڕابگرن. طبعاً لایەنی ڕاگەیاندیکار زۆر پێویستە بەڕاستی بۆ ئەم چینە بۆ ئەم پرۆسەیە بە حکمی ئەوەی کە بەڕێستان ئاگادارن نزیکەی 3 ساڵ ئەمە پرۆژەیەکمان دەست پێ کردێ بۆ خاوەن پێداویستی تایبەت کە پەرەیەکی گرنگمان پێداوە، یعنی ئەگە بێت و مقارنەی 3 ساڵ لەمە بەربکەی لەگەر ئێستا جیاوازێکی زۆری هەیە. سەبارەت بە پرسیارەکەت بۆچی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت تێکەڵ بکرێن، بڵێ یەکەمیان بۆ ئەوەی جیاکاری نەکرێت بۆ ئەوەی تێکەڵ بکرێن، دومیان بۆ ئەوەی منداڵەکانی دی هاوکاری بکرێت، سێم بۆ ئەوەی ئەو منداڵە شەرمی نەمێنێت، ئەو قوتابیە شەرمی نەمێنێت لەگەر قوتابیەکانی تر بتوانی بەشدار بن و هاوکاریان بکەن. بێگومان مامۆستا سۆران بەگشتی پلانی وەزارەتی پەروەردە و پلانی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر دەتوانی بخێڕ و بڵێ طبعاً وەکو بەڕێستان ئاگادارن لە چەند برێ چالاکیش لەگەرمان بەشدار بوونا. ئەمە لە ئێستادا نزیکەی 50 قوتابخانەمان هەیە ناو شاری هەولێر، سنتەرشی پێشوەختەمان هەیە، لە ئێستادا 3 باخچەی منداڵانمان هەیە. ئەمە ئیش لەسەر ئەوەی دەکەین کەوا سەرەتا بناغەکانمان باش بکەین بۆ ئەوەی منداڵ کاتێک دەبێتە 6 ساڵ بچێ بۆ قوتابخانە، یعنی وەکو برێ ئامادەبێ حازر بێ بۆ ئەوی بینێرنە قوتابخانە. بەڵام وەکو ئاگاداریشن ساڵ بە ساڵ ڕێژەی ئەو قوتابی منداڵانە لە زیادبووندایە، بۆی ئەمە ئێستا لە ئێستادا بیرمانەوە کردوتەوە بۆ ساڵی ئایندە پلانشکە بخەینە ڕوو بۆ ئەوی بتوانین چەند قوتابخانەیەشتر ئامادە بکەین لەبەر ئەوەی کە مامۆستا لە قوتابخانەك ئەو ڕێژەی کەلوی دیاریکرایە گەیشتە حەدی خۆی، ئەمە ناتوانین قوتابی زیاتری لۆ بین. بۆ ئێمە لە حاڵەتی دوم دەتوانین برێ فکرەی بی بەکاردێنین بۆ ئەوی بتوانین لە بۆ ساڵی داهاتوو کارەکانمان بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچین. مامۆستا پێشەوەی بەرنامەکە دەست پێ بکەم، ڕاستی ئەو پەرتووکەم لا بوو پەروەردەی تایبەت. بەڵێ ئایا بەڕێوەبەراتی گشتی هیچ پەیوەندیەکی لەگەڵ نووسەر و کەسانی شارەزا هەیە بۆەوەی کە پەرتووچی لەو شێوەیە چاپ بکرێتن بۆ دایک و باوکان، بەتایبەت ئەوە ڕێنماییە بۆ مامۆستایان و بەخێوکاران، ینی ڕاستی شتێکی زۆر پوختە و جوانی لەناودا بوو کە چۆن پەروەردەی تایبەت ئەنجام بدرێت لە ماڵ چ لە قوتابخانە، هیچ پەیوەندیەک هەیە لە مابینی ئەوە؟ مامۆستا لەوانەیە ئاگاداری هەندێک مەسەلەن چالاکی مەنەبی ئەمە ساڵانە بەلایانی کەم لەگەر ئەو کەسانی کەوا کار دەکەن لە بواری پەروەردەی تایبەت کەوا پسپۆڕن. ئێستا بۆ نمونە دەڕۆژ لەمەوبەر کتابێکمان پەرتووکێکمان دروست کرد بە ناوی هیممەتێک بۆ پەروەردەی تایبەت، هەموو کێشە و گرفت و حالەتەکانی تێدایە بۆ دایک و باوکە چۆنی مامەڵی لەگەر دەکەی، هەم لە پشتەوەی کتابەکە هەموو ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەی تێدایە کەوا دایک و باوکیش بەرچاوڕوونیەکیان هەبی کەوا تەنها لە لای ئێمە نەبی مەسەلەن ڕێنمایەکان بڵین مەسەلەن لە خاڵی ئەوەندە پێویستە دایک و باوک چاودێر بۆ مناڵەکەی بگرێت و لە خاڵی ئەوەندە پێویستە بستە ژووری سەرچاوە. واتە ئەمە ساڵانە بەلایانی کەم 2 پەرتووک لە 3 پەرتووک بە هاوکاری ڕێکخراوەکان ئێمە دەردەکەین بۆ مامۆستایان و بۆ کەسوکاری قوتابیان. بەڵێ چۆن وا بکرێت قوتابی خاوەن پێداویستی تایبەت پشت بەخۆی بپەستێتن؟ بڵێ تامان ئەمەش دەگەرێتەوە سەر سیستەمی تێکەڵکردن دەمت. ئەگەر بێت و ئەو منداڵە لە ژوورێکی دانین ئەو منداڵە بە تەنیابی طبعاً هەست بە تەنیایی دەکات و احتیمالە هەست بەوەی بکا بڵێ ئەمن ینی جیاوازیم چێ لەگەر قوتابیەکانی تر ئەمنیان بە تەنها لێرە لەو ژوورە لە ژووری سەرچاوەدانایە. ئەمە لە هەمان کاتدا ژووری سەرچاومان هەیە لە قوتابخانەکاندا، مامۆستای پەروەردەی تایبەتمان هەیە، بەڵام ئامانجیمە تێکەڵکردنی ئەو منداڵە ئەو قوتابیانەیە لەگەڵ قوتابیەکانی تر. بەڵام لەو کاتەی کەوا منداڵەی خاوەن پێداویستی تایبەت یاخود قوتابیەک لۆ دەرێن منداڵ قوتابی، ئەمە لە
ڕەوز لە باخچە و لە سنتەر پێی دەڵێن منداڵ کاتێکەوە دەستە قوتابخانە پێی دەڵێن قوتابی کە لە بابەتێک تێنەگەیشت بە تایبەت لە بابەتە زانستیەکان مامۆستای پەروەردەی تایبەت بۆ ماوەی 20 دقەیە نیو سعاتە کەمترە لە ژووری سەرچاوە بەو کەرستەی کە لە بەردەستیتی بەوی فێری دەکات بۆ نمونە ژمارەکانە ڕەنگەکانە یاخود هەر بابەتێشترە پاشان تێکەلی قوتابخانە و پۆلی دەکاتەوە لە قوتابخانەدا. باسی ژووری سەرچاوت کرد مەبەست لە ژووری سەرچاوت چیات ئەو ئامێر و ئەو شتانەی کە بەردەستن لەو ژوورە دەتوانی بەمانی باز بکەیت؟ بڵێ ژووری سەرچاوە لە هەر قوتابخانەیە قوتابی خاوەن پێداویستی تایبەتی لێبی مامۆستای پەروەردەی تایبەتی لێبی ئەمە ژووریشی سەرچاوەمان کردەوە. ژووری سەرچاوە هاوکاریکردنی مامۆستا و قوتابی و مامۆستاکانی ترە. بۆ نمونە ئەمن قوتابیەکەم لە پۆلی 2 بنەڕەتیمە لە ژمارەکان لەگەڵ قوتابیەکانی تر تێناگەم تاخیر تێدەگەم. مامۆستای پەروەردەی تایبەت ڕۆژانەکە مەسەلەن خشتەمان لودادنێ لە قوتابیەکان 20 دقەیە 25 خولەکە 20 خولەکە دەمباتە ژووری سەرچاوە بەم کەلوپەلانە کە مەسەلەن ئەوزە ئایا ژمارەکان بە گەورەی نووسراوە یاخود بەڕەنگە فێرم دەکا کەوا مەسەلەن ژمارە ئەوەندەیە یاخود کۆکردنەوەی یاخود کەمکردنەوەیە پاشان کەزانی ئەمن باش بووم ئەو کات تێکەڵی ناو پۆلم دەکاتەوە بۆ ئەوەی لەگەر قوتابیەکانی تر بەردەوام بیم و وەکوان بتوانن فێربین. زۆرە هۆیەکانی فێرکردنی تایبەتیشی تێدایە بۆی کە ئەو ژووری سەرچاوە بۆی کە منداڵەکە بە جوانی لە بابەتەکە بگاتن. بەتاکید زۆر چاکە. بەنسبەت لە چاو وڵاتانی پێشکەوتوو چیترمان ماوە کە لەو ژووری سەرچاوە یا لەو قوتابخانانەی کە ئێمە مەسەڵەن بۆ نمونە کە باست کە 50 قوتابخانە ئامادەکراوە بۆ قوتابی خاوەن پێداویستی تایبەت چیمان ماوە کە بیکەین؟ مامۆستاوەکو ئاگاداری ئەو پرۆژەی کە ئەو پرۆسی کە ئەمە دەستمان پێکردیە دەتوانین بڵێم لە سەرەتاکەین چکە ئەوە لە بۆ ساڵی سێم دەچی دەستبردن بۆ ئەو پرۆسەیە ئاسان نییە قورسە منداڵی خاوەن پێداویستی تایبەت وەکو بڵێ ئەمە بمێ قوتابێکی تر فێر بکەم لەگەر منداڵی خاوەن پێداویستی تایبەت ئەرکوماندی بوونەکی زیاتری دەوێت. ئەلحەمدولیلا تا ڕادەیەک زۆر باشین بەڵام هێشتان ماومانە لە سەرەتاینا پێویستە ڕێکخراوەکان هاوکارمان بن لە دانانی ژووری سەرچاوە و کەلوپەل و کەرستە و بە تایبەت لەکردنەوەی خول لە بۆ مامۆستایان و ستافی قوتابخانە و کە سوکاری قوتابیان کە تاکو ئێستا هەمانە بەڕاستی ئیسیفادەشی زۆریان کردی داکوبابی قوتابیان لە بەشێک لە قوتابخانەکان ئەوەندەی کە پێ ڕاگەیشتی نەتوانیمانە خول لە بۆ دایک و باوکان بکەینەوە بۆ ئەوەی ئەوانیش کچۆن لە ماڵەوە بتوانن مامەڵە لەگەر ئەو منداڵانە بکەن بۆ ئەوەی بتوانین بەرەو پێشیان بین. ئەمە نەوەستانی بەوەی کە تەنها خول لە بۆ مامۆستای پەروەردەی تایبەت بکەینەوە لە ئێستاداوە خەریکە دیسان دووبارە دەست پێ دەکەینەوە چکەمە لە کاتی تاقیکردنەوەکان خولەکان ڕدەگرین نامانەوێت تاسیر لە قوتابخانەکان بکە خولەکان دەکەینەوە بۆ ستافی قوتابخانە یعنی بۆ نمونە مامۆستایەکی زانست لەگە مامۆستایەکی کوردی جیاوازی نەبی لەگەر مامۆستایەکی پەروەردەی تایبەت دەبی هەمان ڕۆڵ ببینی و کە ئێستا کەمەشکە ئەگەر دەرفەت هەبی باسی بەرنامەکە لۆ دەکەم کە ئێستا لەگەل وەزارەتی پەروەردە بە هاوکاری ڕێکخراوی سەیف چڵدرن و دوو قوتابخانەمان وەکو نموزەش وەرگرتیا کەمێشتر ئەگەر کاتما دەتوانم باسی بکەم ئەو کاتکە دەزانی چ کارەکرای بۆ پەروەردەی تایبەت. مەبەستی من ئەوەیە دەمانەوێت جیاوازی نەمێ لە بینی مامۆستایەکانی تر و مامۆستای پەروەردەی تایبەت هەموو بەرچاوڕوونیان هەبی سەبارەت بۆ قوتابێک کە خاوەن پێداویستی تایبەتە. هەموو مامۆستایەک لە قوتابخانە توانێت هەبێت کە ببێتە مامۆستایەکی تایبەت وەک ئەوەیان دەتوانین بڵێن ڕۆیایەکەیە. زۆر چاکە. ئەو خزمەت گوزاریانەی کە تێیدا فەرەهەم کراوە باسی خولت کرد بۆ دایک و باوکانی خاوەن ئەوانی کە قوتابی خاوەن پێداویستی تایبەتیانێ ئەو خولانە لە کاتی قوتابخانە دەکرێت لە دوای قوتابخانە دەکرێتن؟ ئەمە زیاتر خولەکان لە بۆ مامۆستایان لە کاتی پشوەکان دەکەین ئەو سێماگەی کە پشووە لە پشووی هاویندا مامۆستاکان دێنینەوە دەکەینە شێوازی گروپ کە خولەکان دەست پێ دەکاتەوە. بەڵام لە ئێستادا بەرنامەکمان هەیە بەرنامەکە بەرنامەی پەروەردەی گشتگیری پێدەرێن لەمە دووە پەروەردەی تایبەت وەکو برێ شێوازی تێکەڵکردن و دەمجیش نامینێ بەرنامەکە نوێیە لەسەر لە عراقیش تەطبیق دەکرێت. ئێمە لە دۆک ئێستا قوتابخانەمان هەیە و بەردەوامە 3-4 ساڵە لە هەولێریش دوو قوتابخانەمان وەرگرتیە یەکان قوتابخانەیەکیان لە ناوەندی هەولێرێکیان لە پەروەردەی بنەسڵاوەیە ئیش لەسەرەوە دەکەین پەروەردەی گشتگیر ئێمە بۆ نمونە لە قوتابخانەیەکین ستافی قوتابخانەکەمان 30 مامۆستایە مامۆستایش پەروەردەی تایبەتی لێیە یعنی تەنها ئیشی مامۆستای پەروەردەی تایبەت نابی لەگەڵ منداڵی خاوەن پێداویستی تایبەت
هەموو مامۆستایەکانی دی بە یەک تیم ئیش دەکەن و منداڵەکەش چیتر پێ نارێ ئەو منداڵە خاوەن پێداویستی تایبەتە بەرنامەی زۆر جوانە ئەمە وەکو خۆمان کە ئێستا لە ئێستا دەبووینە ڕاهێنەر ئەو خولەمان بینیوە 4 مۆدێرنمان خیندووە ئینشاڵە لە 8 مانگ لە بۆ قوتابخانەکان ستافی قوتابخانەکان دەست پێ دەکاتەوە ئەوانیش مۆدیلی 3 و 4 دەخینن و بەرنامەکە وڵات تەطبیقکردندایە بەرنامەی جوانە و جیاوازی نامینێ لە بینی کە حەز ناکەمەوە قسەی بکەم قوتابێکی ئاسایی و قوتابێکی خاوەن پێداویستی تایبەت هەموویان دەبنە قوتابی پەروەردەی گشتگیر مامۆستایەکانیشی جیاوازێکیان نامینێ هەرێکە و کاری خۆی دەکات لەو کاتەشدا ژووری سەرچاوە تەنها لە مامۆستای پەروەردەی تایبەت بەکار ناهێنرێ احتیمال مامۆستای زانستیش بەکاری بینی مامۆستای هەشتریش بەکاری بینی مامۆستای کوردیش بەکاری بینی ئەو ڕوحی کە باست کرد جوانەکە قوتابێشکەش بێتێتە ئەو ژورە نەک تەنیا ئەو قوتابیە بچێتە بڵێ بۆ من دەچم بۆ ئەوەی تر ناچێت ڕاست دەکەی کەمێک دەتوان بڵێم ئەوە ئاسان نییە زۆرجا ناخۆشیشەکە ناوەکە دێنین چونکە ئەوانیش ئاساییە بەڵام ئێمە دەڵێن ناچاری ناوێکی زانستی لێ بنین کە ئەو ناوە زانستیان دۆزیتەوە خاوەن پێداویستی تایبەت باسی ئەو پرۆژەیەت کرد ئەگەر بە دیتێڵ و بە قوڵی بچێنە ئەو پرۆژەیە کە لەگەڵ سێف چڵدرن ئەنجامتان طبعاً پرۆژەیەکە تەطبیق دەکرێت لە هەموو هەرێمی کوردستان لە عێراقیش تەطبیق دەکرێت ئەمە بەرنامەکمان هەیە ئەو بەرنامە نوێیە کە بە هاوکاری وەزارەتی پەروەردە لە بەڕێزان لە جەماعەتی پلاندانان دەیانوێت ئەو بەرنامەی کە تەطبیق بکەن جیاوازی نەمینێ لە بینی چینەکان جیاوازی نەمینێ لە بینی قوتابی خاوەن پێداویستی تایبەت و قوتابیەکانی تر جیاوازی نەمینێ لە بینی مامۆستای پەروەردەی تایبەت و یان مامۆستای هەر بابەتێش تر چونکە لە ئێستادا لەوانەیە لە هەندێک قوتابخانە بە چاوێشتر سەیری مامۆستای پەروەردەی تایبەت دەکرێت کە لەگەڵ ئەو منداڵانەنا کە ئەمن وەکو خۆم ئەرچی مامۆستای پەروەردەی تایبەتم زۆر پێ قورسترا لە ئەرچی مامۆستایەکانی تر لەبەر ئەوەی ئەمن ئێستاگە مامۆستایەکی بۆ نمونە بابەتی کوردی بم لەگەڵ منداڵەکان قوتابیەکانی تر ناو پۆلدا کێشەیەکی وام نییە بەڵام منداڵک لە بیرکۆڵە یاخود نوتقی هەیە ببوێ بیدوێنم و قسەی لەگە بکەم زیاتر مادیم دەکە ینی کەواتە ئەرچی مامۆستای پەروەردەی تایبەت زۆر قورسە ئەمە لە لای خۆمان گشتاندریشمان پێکردیا کە مامۆستای پەروەردەی تایبەت ئەهمیێتێکی تەواوی هەیە ناکرێ مامۆستای پەروەردەی تایبەت بابەتی تری پێبرێنەوە تەنها اختصاصی خۆی پەروەردەی تایبەتە بەڵام لە بەرنامەی گشتگیر کە ئینشاءڵڵا لە داهاتۆکی نزیکدا پەیڕەو دەکرێت ئەو کات بە دیار دەکەوێت هیچ جیاوازیەک نامێنێت لە بینی مامۆستاکان و لە بینی قوتابیەکاندا ئەو بەرنامەی گژیرە زۆر سنجڕاکێشە ئینشاءڵڵا بە کاتێکی دەتوانم کورت ئینشاءڵڵاخانەکان تەطبیق بکرێتن یەک پرسیارم لایە ئەویش ڕاستی دوێنێکە و کتابانم دەخوێندەوە پەرتوکم دەخوێندەوە هەندێک سەیری هەندێک ڤیدیۆشم کرد لەسەر پەروەردەی تایبەت لە هەندێک لە وڵاتان شتێک زۆرێک لە زۆر سیستەم بەکاردی لەو قوتابخانانە پێی دەوترێت شادۆ تیچر واتە مامۆستای سێبەر جگە لەو مامۆستایەکە ناو ژوورەکە دەرسی مەسەرەن کوردی یا هەر بابەتێک شەرح دەکا مامۆستایشتر لە ژووری هەیە لەگەڵ ئەو قوتابیانە یارمەتی دەری ئەو قوتابیانەیە کە ئەویش ئاینە بەماشەوە ڕۆلی مامۆستای پەروەردەی تابێت دەجێرێتن ئایا بیرتان لەو شتە کردوێتەوە لە خۆمان مامۆستاجیان لەوانەیە بەڕێز ئاگادارنەی بێ ئەمە شەمانە مامۆستای سێبەرمان هەیە پێشەوەی بێم ئێرە ئەوڕۆ ینی بۆ نمونە مامۆستای سێبەر لە کنەما خاوەن بۆ نمونە دایک و باوکی قوتابیە لەسەر ئەستۆی خۆیان مامۆستایەکی سێبەر دەگەن بۆ منداڵەکەیان بەڵێ لای خۆمانش هەمانە و لە زۆربەی قوتابخانەکانی شەمانە و بە کتاب ڕسمیش دەبی بەڵام شەرت و شروتمان هەیە ئەو مامۆستایە کە دەبێتە سێبەر بۆ ئەو قوتابیە پێویستە دەرچووی پەروەردەیی بێت واتە مامۆستا بێت دانەمەزرا بێت لێ شوێنێک بێکمان بەڵێ ئەمە شەمانە زۆر جوانە کارێکی زۆر مرۆڤانەیە و ئەو کەسانە ڕاستی دەتوانم بڵێم دەبێت بە جۆرێک لە زۆرەکانی ڕاهێناندا بڕۆن تا بتوانن بنە مامۆستای سێبەر بەتاکید مامۆستا سۆران دواوتە چییە؟ دواوتەم طبعاً ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی پەروەردەی هەولێر زۆر تاکید لەسەوە دەکەینەوە لە سەنتەری پێشوەختە و لە باخچەی منداڵان زیاتر کار لە سەوام بکەین بۆ ئەوەی کاتێکەوە ئەو قوتابیانە ئەو منداڵانە کە دەگەڕێن ینی دەچن بۆ قوتابخانە ئامادە بن وەکو لە ئێستادا ئێمە وەکو سەنتەری پێشوەختەی پەروەردەی یەک سنتەرمان هەیە دوێنێ نوێژەن کراوە بە هاوکاری ڕێکخراوەکو تیمی سمکی ئیتاڵی دەستخۆشیان لێ دەکەین بەڕاستی چکە لە ئێستادا بە خۆت دەزانی وەسعی دارایی باری هەرێمی کوردستان باش نییە یعنی داوا لە ڕێکخراوەکان دەکەین
بتوانن هاوکاری منداڵان و قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت بکەن لەبەر ئەوەی ڕێژەکە هەر لە زیاد بووندایە و داوا لە دایک و باوکانی خاوەن پێداویستی تایبەت دەکەین کەوا ئەوانیش تۆزێک پش و درێژ بن بۆ ئەوەی بتوانن بۆ ئەوەی ئێمە بتوانین پرۆژەکە فراوانتر بکەین و شوێنی هەموو ئەو قوتابیانە ببنەوە کە لە نووسراوی وەزارەتی پەروەردە هاتووە دەڵێ خوێندن بۆ هەمووانە ئینشاءڵڵا لەمە دووە هیچ جیاوازیەک نامینێ لە بینی هیچ قوتابیەک و هیچ منداڵک لە کۆتاییدا سوپاسی بەڕێستان دەکەین هیوادارین ڕاگەیاندنەکان دەورێکی کاریگەریان هەبی لە پرۆسەی پەروەردەی تایبەت. زۆر سپاس مامۆستا سۆران بە ئامادەبوونت لە بەرنامەی ڕوانگەی پەروەردەیی. دایک و باوکانی ئازیز و مامۆستایان دەبێ هەموو کاتێک زانیاری تاویان لەسەرەوە بابەتانە هەبێتن. بێگومان کە تۆ مامۆستایەکی لە قوتابخانە یا هەر دایک و بابێک ئەگەر خاوەنی مناڵێکی پێداویستی تایبەتیش نەبێتن دەبێ سەیری کۆمەڵە ڤیددیۆیەک و پەرتووکێک و ڕێنماییەکانی ئەو بابەتە بزانێتن بۆ ژیانی ڕۆژانە و بۆ بەرەو پێشبردننی کۆمەڵگە زۆر گرنگە. سپاسی وەزارەتی پەروەردە دەکەین وەروە بەرەبراتی گشتی پەروەردەی هەولێرکە بە ئۆرکە هەڵساون و ئەم کارە هەوڵ دەدەن کە لە زۆربەی قوتابخانەکان ئەنجام بدەن. سپاس بۆ ئامادەبوونی بینێران لە بەرامبەر شاشە جوانەکەی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر. هەر بەخێر بەزێ بمینێن. زۆر سپاس.